لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە رووسیا تا ئێستا زیاتر لە 2,540,000 توشبوو تۆمەرکراون و لەو ژمارەیەش زیاتر لە 2 ملیۆن توشبوویان ڤایرۆسەکەیان پەڕاندووە. بەوتەی پزیشکان و پسپۆڕانی تەندروستی تەنانەت لە دوای چاکبوونەوەش لە ڤایرۆسی کۆرۆنا و تێپەڕاندنی توشبۆکە کاریگەری لەسەر دەمێنێتەوە و چەندین کاریگەری درێژخایەن لەسەر کەیسی توشبۆکە دەمێنێتەوە. ئێستا ناوەندە تەندروستەکان لە ناوچەی گەشتیاری سوچی لە رووسیا کە بەسەر دەرەی ڕەشدا دەڕوانێت چەندین پرۆگرامی دووبارە ئامادەکردنەوە بۆ ئەو توشبوانە پێشکەش دەکەن کە لە ڤایرۆسی کۆرۆنا چاک بوونەتەوە و لەو پرۆگرامانشدا چەندین جۆر چارەسەر بەکاردێنن لەوانە چارەسەر بەخوێ و ژووری بەستانی بەرز و دەرزی ئۆزۆنی و سوێرکراو کە لە دەمار دەدرێت. ئەرینا زیکۆفا کە یەکێکە لەو نەخۆشانەی پێشتر لە دوای چاکبوونەوەی لە ڤایرۆسی کۆرۆنا زۆرینەی کاتەکان هەستی بە ماندوێتی و خاواڵی کردووە. سەردانی ناوەندە تەندروستەکانی لە سوچی کردو بۆ ئەوەی چارەسەری شەپۆلی وەربگرێت کە تێیدا شەپۆلە کارومگناتیزەکان بەکاردەهێنرێت بۆ دیاریکردن و چارەسەرکردنی نەخۆشەکان. دوای ئەوەی لە پەتاکە چاک بوومەوە تووشی سەرئێشی بەردەوام و کۆکە و ئازاری جەستە و هەستکردن بە ماندوێتی بووم. بۆیە ئەم ناوەندە تەندروستیم هەڵبژارد بۆ ئەوەی چارەسەرم بکەن. لە دوای 2 جار وەرگرتنی چارەسەر هەستم بە باشبوونی زۆر کرد. هەستم کرد کە زۆر باشترم و زیاتر چالاکم. هەستکردن بە خەواڵەتی و ماندوێتی و بێهێزیەکەم نەماوە. بەوتەی زلتا کریچیکینا سەرۆکی سەنتەری دیاریکردنی و چارەسەرکردنی نەخۆشی لە سوچی چارەسەرکردن بەخوێ تەواو کاریگەرە زیان بەخشەکان لە جەستە لەناو دەبات. هەروەها ژووری پەستانی بەرز کە ئۆکسجینی وشکی تێدایە بەکاردەهێنرێت هاوکار دەوێت لە دووبارە ئامادەکردنەوەی خانەکانی سی. پرۆگرامەکانی دووبار ئامادەکردنەوەی توشبوانی کۆرۆنا چەندین چارەسەر بۆ دەرکردنی ژەرەکان لە جەستە لە خۆ دەگرن. هەروە کار دەکەن بۆ دووبارە ژیانەوە. سیەکان کە بۆی کۆرۆنا زیانە پێگەشتووە پرۆگرامەکان بۆ 3 مانگ جێبەجێ دەکرێن. لە داهاتووشدا کاریگەری زیاتریان لەسەر مرۆڤ دەردەکەوێت و مرۆڤ بەهێز دەکەن. لە نێوان ئەو کەسانی کە لە ناوەندە پزیشکەکاندا لە سەدا 10 بۆ 15 توشبووی کۆرۆنان لە سەدا 25 بۆ 30 تریشیان توشبووی پێشترن و لە شارەکانی ترەوە هاتوون. تا ئێستا رووسیا لەسەر ئاستی گیان لە ئاستی 4م وڵاتدایە کە زۆرترین ژمارەی توشبوانی کۆرۆنای تێدا تۆمار کراوە. لەگەڵ هاتنی وەرزی پاییزیشدا ژمارەی توشبوانی کۆرۆنا لە رووسیا بە شێوەیەکی بەرچاو زیادبوونی بەخۆبینی. بەڵام تا ئێستا دەسەڵاتدارانی مۆسکۆ ڕەتی دەکەنەوە کە کەرەنتینەی گشتی ڕابگەنن و بەڵێنیانشت داوە کە لە نزیکترین کاتدا ڤاکسینی کۆرۆنای رووسیا بە سەرانسەری وڵاتدا بڵاو بکەنەوە بە تەواوەتی ڤایرۆسەکە لە رووسیا لەناوبەرن.